خۆشەویستەکانم لە مانگی ڕەمەزانە ئیبلیسی لەعین وهموو مەڕەدەی جن ئەبەسرێنەوە. إذا كان أول ليلة من رمضان صفدت الشياطين ومرضت الجن. فرمي سرورمان أجا كم شوي رمضان هاد بسرتانا هاتي شيطان وإبليس لعين كان هي أبسرين وكوت زنجيرك برا كانم الصادق الأمين وما ينطق عن الهوى قتل خوي وقصين كردوه خوش يستكانم. الشيطان يجري من ابن آدم مجرى الدم. أم الشيطان في البازاء بناو شادماري مرۆڤەکان هاڕوە لەگەڵ خوێنەکانمانە چۆن دێ بۆ دڵمان و شادەمار دەریەکاتەوە بەو شێوازە لەگەڵمانایە و هەموو کەتنێکمان پێکات. بزانە لە بەهەشتا چی لە باوکە ئادەم و دایکە حەوا نەکرد. هل أدلكم على شجرة الخلد وملك لا يبلى. لكاتێکا خۆی پەروەردگار هەموو نیعمەت و ناز و نیعمەتی بەهەشتی خستبە بەردەست ئەو دوانە بەڵام هاتە بندەستیانە وتی دارێکتان پێ بڵێم ئەگەر ئێوە لەو دارە بخۆنەوە قەت لە بەشتا دەرناکرێن و ماڵەکەشتان قەت کۆتایی پێنایەت. ئەوانش بە قسەیان کرد فأكلا منها فبدت لهما سوآتهما فطفقا يخصفان عليهما من ورق الجنة. ككاتي لو داريان خوار خواي گەورە حرامي كربو لسريان وتي محرومتان أكم لبهشت لو دار بخون أو بو دايكا حوا و باوکە ئادەمی هێنایە خوارە و لەسەر زەوی و زوڕیەتی قستەوە کە ئێمە ئێسا وەچەونەوەی ئەوین. دەی کاتێ خوای پەروەردگار ئیبلیسی لەعینی لە بەهەشت دەرکرد ئیبلیس وعدی دا بەخوا لأغوینەهم ئەجمەعین خوایە مەمکوژە لەسەر زەوی ژوازیان لێ ناهێنم هەموویان سەردگەردانەکەم إلا عیبادەکە منهم المخلصین مەگەر کەسێ خاڵی بوو بێتەوە بۆ خوا مەگەر کەسێ یەکلا بوو بێتەوە بۆ خوا ئەگینە هەموویان گومڕائەکەم و سەریان لێ شەوێنم. خۆشەویستەکانم بە شادەماری ئێمە یا شەیتان ڕێیەکات وازمان لێ ناهێنێت بەڵام سەیریکە سەروەرمان ئەفەرمێ یەکەم ڕۆژی ڕەمەزان ئەبەسرێنەوە خۆ ئێمە هەچی کەتنە شەیتان پێمانەکات. گەنجێکە کاتێک تووشی زینا بێ سەرەتا زیناکەی پێ ناکات خوتوات پلە بە پلە پلەکانی دێتە ژێر دەستی ئەم مرۆڤەوە وەکو ئەحمەد شەوقی بە ڕەحمەت بیا خوا ئەفەرمێ نەظرة فابتسامة فكلام فسلام فموعد فلقاء. سەرەتا نەزەڕێکە پێکات دوای نەزەڕەکە ئەم کچ و کوڕەئی تر زەردەخەناکەن بەرامبەر یەکتری چونکە وا خوتوکەیانی نەداوەکەوە کەس بتوانێ ڕزگاری کا لە چنگی ئەم شەیطانە. پاشان سەلامیەتە پێشەوە دوای سەلامی تر لە کافتریایە دانیشن مەسج بۆ یەکتریە نێرن دوای ئەوە فەمەوعیدون لە کوێ یەکتری ببینین باوکم نەمبینێ دایکم نەمبینێ کەس و کارم نەمبینێ لە کاتێکا کشە ئەزانێ کشێتی خۆی لەدەستدا فەمەوعیدون فەلیقاون ئەو کاتە کار لە کارە ترازێت ئیتر چەنێ بگری چەنێ هاوارکەی شەیطان فێڵەکەی لێت کرد ئەو مەبەست و ئەو مەرامەی کەوا هەیبوو لە تۆیە خاڵێکاتەوە کاتێکەوە گەنجێک تووشی مەشروب خواردنە بێت سەرەتا ئەم گەنجە ناچێت مەتارێ مەشروب هەڵقوڕێنێ سەرەتا ئەڵێجگەرێت کێشە دوایی بڕۆ لەو کافتریایە مێرگەلەیەکش هەڵوشە دوای ئەوە سفرا ڕازیێتەوە و فەرمووی لێکەنی تر ئەم پیاوە بۆ خۆی بێتە مەشروب خۆر. خۆشەویستەکانم شەیطانەوە لەعینە بزانە غەیری ڕەمەزان نوێژی جەماعەت وا لەو خەڵکە قورس ببوو خەڵک ناهات بۆ مزگەوت ماڵی وا لەو خەڵکە خۆشەویست کردبوو خەڵک نەیەتوانی دینارێ 1000 دینار با بە کەسێکی بێ باوک مناڵێکی هەتیو عبای شەرعی و لەچکی لە لای ئافرەتان لە لای کۆمەڵی خانمان وا لێ کردبوو هەر ببووە دیوەزمە ببووە عیبە بە سوبحان الله لەگەڵ هاتنی ڕۆژی ڕەمەزانە ئەم معادلەی پێچەوانە بێتەوە عیبادەت سوکە بێ لەسەر خەڵک هەرچی گوناها قورسە بێت تۆ بزانە تۆی بە ڕۆژوە توانی گوناهکەیت شەیطان بەسراوەتەوە. الصادق الأمين وما ينطق عن الهوى براكانم پیاوی وا هەیە لە ژیانیە ڕەنگە نوێژی بەیانی نەهات پێ بۆ جەماعەت ئێستا ئەیبینی لە ڕیزی پێشەوەیە دەست بە تەسبیح و دەم بە زیکر چاوەڕێی مامۆسایەتی قامەت کات و نوێژەکەی بکات 4 کات نوێژی عیشای لێبوو بۆ کۆڵی شێر
ئێستا چوارکات نوێژە عیشاکەش ئەکا بە دوایە 11 کەعتیش تەراویحەکە کە دێتە دەرەوە ئەڵێ الحەمدولله خوای گیان زۆر سوپاس بۆ تۆ ئەها بزانە برا بەڕێزەکانم جگەرەکێشی وامان هەیە ئەگەر 4 دقە جارێ تەپودوکەڵێ نەکات جگەرێدا نەگرسێنێ دنیا کاولەکات بەڵام خوای گەورە یارمەتیەدات 16 سەعات 17 سەعات لە شوێنێ لە وڵاتە ئەوروپیەکان لە شوێنی وهەیە 22 دانە سەعات 21 سەعات خەڵک بە ڕۆژۆ بێ لە کاتی ئەوەیە چکەم شەیتان بەسلاوەتەوە خەڵک تەحمل ئەکات بۆیە خۆشەویستەکانم ئەمە فرسەتێکە بۆ کەسانی کەوا هەتا ئێستا تا ناوەخنیان لە زینایە تا ناوەخنیان لە عارەقایە تا ناوەخنیان لە گوناه و لە کاری خراپەیە شەیطان لەم کاتەیە کە بەسێتەوە ئیتر ئەو وعدەی داوتە بەخوا ناوێ بیشکێنی خۆشەویستەکانم ئەو وعد و بەڵێنەی داوتە خوایە من بۆ تۆ تینوو بووم ئەو وعد و بەڵێنەی داوتە خوایە من بۆ تۆ برسی بم ئەو وعد و بەڵێنەی داوتە خوایە من ئیتر نەزەڕم چاوم لە حرام ئەگرمەوە جارێتر هەڵی نابڕم ئەبێ نەیشکێنی خۆشەویستەکانم